گوندێک کۆخرەیە سەر بناحیەیە ماباتە یا هەرێمە عەفرینێ کو دەردۆرە 4000 کەسی لێ دژیان لە گۆری گۆتنا نیشتەجیەنوی گوندی 85 حتا 95% زیان گەهشتیە جان و ماڵ و ملکن خەلکێنوی گوندی بێی تەعالیکاریەکە دەرەکی بۆوان ڕەبێکردن. بسەدەما ئەردهەژێ و وێرانبوون و تێکچوونا ماڵ و ئاڤاهیان خەلک لە دەرەوەی ماڵان لەبەر سەقەم و سەرما و بارانێمانە هەنە گرتە ڤیدیۆژی ژووی گوندی گەهشتنە تۆرە مەدیایی یاڕووداوێ تێدە زەحمەتی ئێش و ئازارên خەلکێ دیار دبن. ئەم ji کۆخرێنە و هەبزین زۆلۆ لە گوندی مال کۆخرێکی بوو بعدی جندرێسێ ئەم ئێ ددیێنە جندرێسەوەیەکێ کۆخرێ ددیەیە و حەتۆنەکۆ ناڕوچکی کاسی مەدی قچک هەنە کۆل پیر هەنە کاسک نادبین تینە بەرچینە لە بەرفێ بۆرۆنێ سۆر سەرمۆ وەختێک هەوزۆ چێ بیە ئەم گب خۆست برف بۆرۆن بدەبی کن ئەم لەسەر بەرفێ بخۆست وجدان دەمیر مەری ئیسلام مەری ڕەن وجدان مەرحەمەت دنێ نەمووی. چەند ڕۆژ بسەر ئەردهەجێرە دەرباس بوونە لێ هێش خەلکێن زیاندیتی گازنێ دکن کۆ ئالیکاری بۆوان ڕەنەهاتیەکردن. مولد مەگنیۆت ئیکلەمیش بینە ئەم ناوەرە دەبندۆڕینن وجرۆ سلافدو حتى لكو اي منظمه اي جهه مسؤوله ناوتي القوفي ما ناقصي ناقصي ونشوز عايشين ونشوله شاروا عبد الباشي بيكوبك هنداي دو عم دو بيج مره عم دور چر ما ردوس حتى نسبه جيوجي كي و تنبينه و كنه جيوجي كي و به سرمه و به و برفه و بارون و نکر ام مجبور بین دهو موه تخنانین موه چادرها چکر ام نکات دو 8 مرد تداریش سنه خودیە مالباتێکی ژووی گوندیت بێژە پێویستی یاوان بە ئالیکاری یەژی هەیە ji بۆ کەلوپەل و پێدیڤیان خوا ji bin kavilên wêraniyê derxin. Oro pencerone şaşırına amr urtona. Apa kunde kokhre tabii nahin centresiye. Tabii nahin mabatoya. Afwan. Bir pencerone şaşıran bir vadaydan kaz mana perse. Nadbin mer nadbin mona. Dukile bafke me da havşaj mera mabi ve havşajçi. Am nakal urtona. Beşaş qaçık mahana. Bir kaz nata qepnokal mana perse. ji berbanga duşemê şeşê sibata 2023 ve erdhejê ziyaneke mezin gihandiye navçeyê. Lê bêhtir Efrîn û nahiyeyên Cindrê Sûçiyê her wiha gundê Koxrê beşê mezin ji ziyanê behrawan bû. Serbarî ku alîkarî bi ziyandîtiyên wî gundî re nehatiye kirin. Xalid Cemîl Mihemed, Rûdaw.